ئێوارەتان باش ئازان و خۆشەویستان دڵخۆشین ئێوارەیەکی ترش لە قسمت ئێوە خۆشەویستە بەردەوامە بین. ئەم ئێوارەیەش لە بەنامەی ڕۆژیندا باسی بابەتێکی گرینگەکەین وەکە زانین کە بەنامەی ڕۆژین هەموو ئێوارانەیە کاتژمێر 6 ئێوارە دەست پێکە. بەداخەوام ڕۆژشیرنخانشم لەگەڵ نییە بەس قەیناکەم هەندێک جار بێ ئەو باشترە بۆ ئەوەی کە زیاتر هەست بکەم لەگەڵ ئەو چۆنە. ئەجا دووبارەوارەتان باش بۆ ئەم ئێوارەیەش بە بابەتێکی بە پێزمان ئامادەکردەوە بەڕاستی بەنامە ڕۆژین هەوڵەدا کە زیاتر لەسەر ئەو بابەتە واقعیانە کار بکات کە پەیوەستە بە ژیانی هەرێکێکمانەوە بە ژیانی ڕۆژانەشمانەوە بابەتە پزیشکەکان بێ بابەتە پەروەردەیەکان بێ. ئەم ئێوارەیە باسی بابەتێکی ئەدەبی گرینگەکەین وەگە زین کە بەر لە دەستپێکی وەرنامەکە بەڕاستی دوێنێ شەو بەداخەوە چیرۆکنووس و ڕۆماننووسی گەورەی کورد مامۆستا حوسێن عارف کۆچی دوایی کرد لە تەمەنی 90 ساڵیە. مامۆستا حوسێن بەڕاستی ئەو قەڵەمە بوو کە بۆ یەکەم جار ڕۆمانی کوردی بە هەموو بنەماکانەوە بە ئێمەناسان. تەواوەن بەر لە ئەو ڕۆماننووس هەبووە بەڵام ئەو کاتێککە ڕۆمانی شاری لە هەشتاکان نووسی هەموو بنەما ڕۆمانەکانی تیا بوو بەڕاستی هەموو بنەماکان کە دەبێت لە ڕۆمانەکە هەبێت لە ڕۆمانەکەی ئەوە هەبوو. چەندین بەرهەمی تری بۆمان بەجێهێشتەوە بەڕاستی ئەگەر بێت و مێژوش ناوەکەی لەبیر بکات بەڵام هەرگیز پیت و نووسینەکانی لەبیر ناکەین جێگای بەهەشت بێ خوددا سەبووری ئێمە و سەرجەم کەس شکاری بدە. جا لە بەنامەی ڕۆژینی ئەمڕۆکە دیسان باسی بابەتێکی ئەدەبی گرینگەکەین باسی ئەوەکەین بزانین ئەدەب بۆچی گرینگە لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە کە سەردەمی تەکنۆلۆژیایە کە کورتە ڤیدۆیەک لە ماوەی 30-40 سانیە و چرکەیە ئەتوانێت زانیاریەکی بێشومارمان بداتێ. بۆچی ئێمە دیسان مەجبور بین دەیان کاتژمێر بە دیار کتێبێکەوە لەسەر بابەتێکی تیۆری بەردەوام بخوێنینەوە. ئەمە پێویستە چەندین پرسیاری تر بەڕاستی کە لەسەر بابەتی ئەدەبیات ئەمڕۆ باسێکین. بابەتی ئەدەبیات چەندی ژانەری هەیە بابەتی ڕۆمانە شارە ئیتر چیرۆکە هەموو بابەتەکانی ترە. ئەمڕۆ میوانێکی ئازیز لێرە میوانە هاوڕێی خۆشەویستمە بەر لە دەستپێکی بەنامەکە بۆ هاوڕێیان وتم ئەم میوانی ئەمڕۆ لێرەیە لە یەک کاتە هەم ڕەفیقی و هاو پیشەوی خوێندنم بوو هەم مامۆستاشم دواتر باسی ئەوە شەکەین ئەو ڕۆمامۆستا یوسف سەمەد لێرەیە کە بەڕێزان هەڵگەری بڕۆناوی ماستەرشن لە بواری ئەدەبیاتەوە و چەند ساڵێک شەخەرێکی بابەتی پەروەردە و مامۆستان. مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس مامەدەبوون. زۆر سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کەناڵی ئازیزی کەرکووک بۆ ئەم دەرفەتە سلااو لە بینەرانی خۆشەویست. منیش ئەمەوێ هاوشێوەی جەنابێت سەرخۆشی خۆم بۆ بنەماڵی بەڕێز حوسێن عارف دەرببڕم دو ناخۆشییان بێت ڕۆحی شاد بێت بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو. جەنابیان جگەلەوەی کە ڕۆماننووس و چیرۆکنووسێکی باش بوون هیچێکە لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ڕوانگە کامەش بۆ خۆی با بڵێن گرنگێکی زیاترەدا بۆ پیاوە بەڕێزە ڕۆحی شاد بێت هیوادارم دووارا خۆشی بنەماڵەکەیان سپاس بۆ جەنابتان. ماوەسا باوەتەکەمان لەسەر بابەتی ئەدەبیاتە بەڕاستی هەر تەوەرەکەمان لەسەر ئەوەیە کاریگەری ئەدەب لەسەر تاک و کۆمەڵگایە. پێم بڵێ بۆچی ئەدەب گرنگە و ئەدەب خۆی چییە بەڕاستی؟ طبعا ئەگەر ئێمە بمانەوێ باسی ئەدەب بکەین وەکو چیەتی ئەدەب ئەگەر بچینە ناو فەلسفەی ئەدەب طبعا قسە زۆر هەڵەگرێت پێناسەی زۆر بۆ ئەدەب کراوە و ئەدەب لەبەرەوەی ئەزانین کە بابەتێکی مرۆیە بابەتێکی با بڵێن زانستی تەواو نییە کە وەکو بیرکاریان وەکو هەر زانستێکی تر پێناسەیەکی دیاریکراوی کۆنکرێتی هەبێت ئەدەب پێناسەی جیاوازی هەیە چەندین پێناسی جۆرا و زۆری بۆ کراوە ئەشێ من و تۆش لە لای خۆمانەوە پێناسی خۆمانەوێ بۆ ئەدەبیات ڕاست ئەوانی کە زۆر شارەزان لە بواری ئەدەبیاتە لەناو ئەدەبیاتە کوڵاون پێناسیان بۆ ئەدەبیات کردێ بەڵام ئەشێ هەر کەسێک لە ڕوانگەی خۆیەوە پێناسە بۆ ئەدەبیات بکات بۆ چونکە ئەدەب پەیوەندی بە ژیانی تاک بەتاکمانەوەیە. ئەدەب ئاوێنەی ناخی هەمومان یعنی من ئەگەر ئێستا بێم لە ڕوانگەی خۆم و پێناسەیەک بۆ ئەدەبیات بکەم بریتێلەوەی کە ئەدەبیات دەرخەری هەموو ئەو جۆش و کوڵ و هەستەیە کە لە ناقی مرۆڤایە. ئەدەبیات بریتێ لە ئاوێنەی ناخی ئینسان. ئەدەبیات بریتێلەوەی کە مرۆڤ تا چەند ئەتوانێت ئەوەی کە لە ناخیایەتی گزارشتی بکە بۆ خەڵکی تر بۆی هاوخەمێک بۆ خۆی بدۆزێتەوە بۆی دۆستێک بۆ خۆی بدۆزێتەوە بۆی هاوسۆزێک بۆ خۆی بدۆزێتەوە. پێناسەکان سەبارەت بە ئەدەبیات زۆرن پێناسی کلاسیکیمانەیە پێناسی نوێمانەیە حەز ناکەم بە تەواوەتی بسمەنە و هەموو مدەڕیز لە شوێنێکاڵێ ئەدەب وەصفێکە هەر بۆ مەرد بڵێ ئەدەبی قەت لێ ناوەشێ دوور بە لەو کەسەی کە لە ئەدەب دوورە ماڵی بێ ئەدەب ماڵی بێنورە. ئەمە بەڕاستی جوانترین یعنی ئێمە ئەگەر بمانێ باز لە ئەدەبیات بکەین ئەو تعبیرەی جەنابی مدەڕیس تەسەوڕەکەم بەس بێت یعنی ماڵی بێ ئەدەب ماڵی بێنورە نەک تەنها هەر ماڵ بەڵکو ناخی بێ ئەدەب
دەرونی بێ ئەدەبیات دەرونێکە کە نوریتیانە سوودی ئەدەبیانی بۆچی گرنگە ئەو پرسیاری کە جەنابەت لە سەرەتاوە بابەتەکە ئەوەیە زۆر جا زانست پێمانەڵێت چۆن بژین باشە بەڵام ئەدەب زۆرجا پێماڵێت بۆچی بژین ئایا ئەو بۆچی ژیانە شتێکە ئەوەنە گرنگە کە ئێمە پێویستمان ئەوە بە ئەدەبیات بێ بڵێ سەبارەت بەو پرسیاری بەڕێزت کە گرنگی ئەدەب لە چیایە جیاوازی چیە لەگەڵ زانستە بێگومان کەسانی زۆر هاتوون وەڵامی ئەم پرسیاریان داوەتەوە یەکێک لەو کەسانە بۆرخیس ئەو زۆر بەو پرسیارە قەڵس ئەبۆگەر کەسێک پێی بوتە سوودی ئەدەبیات چییە من بۆچی ڕۆمان بخوێنمەوە بۆچی شعر بخوێنمەوە بۆچی چیرۆک بخوێنمەوە ئەو بۆ پرسیارە قەڵسە بوو تووڕە ئەبوو ئەیوە پرسیارکردن لەوەی کە سوودی ئەدەب چییە وەک ئەو وایە کە ئێمە بڵێن ئاوازی کەناریەک ئاوازی بولبولێک بۆچی جوانە یعنی کەس ناپرسێ بڵێ بولبولێک کاتێک ئەخوێنێ بۆچی جوانە بۆچی خۆشە کەس ناپرسێت کاتی خۆر ئاوابوون بۆچی جوانە ئەی بۆ خەڵک ئەپرسێت کە ئەدەبیات بۆچی گرنگە یعنی ئەم بەم جۆرە پرسیارانە قەڵس ئەبوو ئەو ئەیود ئەدەبیات بۆ خودی خۆی گرنگەکەی لە ذاتی خۆیەتی ئینسان بەبێ ئەدەبیات ناتوانێت بژێ بۆ لە وەڵامی بۆرخیسە ئێمە ماریۆ بارگاسمانێ ماریۆ بارگازیۆسا کە شاعیرێکی کە ئەفۆن ڕۆمان نووسێکی گەورەی ئەمریکای لاتینە خەڵکی پیرۆیە و وەرگری خەڵاتی نۆبڵیشە لە بواری ئەدەبیاتە کتێبێکی زۆر ناوازەی نووسی بە ناوی بۆچی ئەدەبیات ئەم کتێبە نازانم ئەگەر کرابێت بە کوردیان من ئاگادار نیم هێوادارم ئەگەر نەکراوە وەرجێڕێکی باش بتوانێت کتێب بکات بە کوردی چونکە سوودێکی زۆر زۆری ئەبێت ماریۆ ڤارگاس دێ لێرەیە وەڵامی ئەو پرسیارە ئەداتەوە تامان کتێبەکە گرنگە باسی زۆر شتەکات بەڵام چەند لاپەڕێکی تەرخان کردو بۆ گرنگی ئەدەب و ئەدەبیات ئەو دێت لێرە وەڵامی بۆرخیس ئەداتەوە ئەڵێ ڕاستە ئەدەب بۆ خۆی لە خۆیان گرنگە بەڵام خۆ خەڵکیش مافی خۆیەتی مەسەلەن بپرسێت مافی خۆیەتی مەسەلە من کاتێککە ڕۆمانێک ئەخوێنمەوە دوزار شتێکەیە بە ناوی ڕۆمان بڵێ ئەی گرنگەکەی لە چیایە یعنی ناکرێت ئێمە کاتێکە کەسێک پرسیاری سوودی ئەدەبیاتمان لێ بکە ئێمە هەڵبچین و تۆڕەبین و پێمان ناخۆش بێت بەڵکو خەڵک مافی خۆیەتی پرسیار لە گرنگی و لەمەی ئەدەبیات بکات ماریۆ بارگاز کۆمەڵێک خاڵ باسەکات جا ئەم خاڵانە بەڕاستی کەسێک ئەگەر زۆر ورد نەبێ کەسێک ئەگەر زۆر شارەزا نەبێ کەسێک ئەگەر زۆر خوێنەر نەبێ لێهاتوو نەبێ گرنگی ئەم خاڵانە نازانێت لە چیایە بە تعبیری نالی کەسانی هەرزەگرد کەسانی سادە لەو کەسانێک کە بەباشی تا ئێستا نەیانتوانی وە خوێندنەوە بۆ ژیان و بە دەوروبەر بکەن ڕەنگە لە گرنگی ئەم شتانە حاڵی نەبن باش یەکێک لە گرنگیەکانی ئەدەبیات ئەوەیە کە ئێمە کاتێک کە خەریکی ئیشوکاری ڕۆتینی ڕۆژانەمانین لە ناخمانە بۆشاییەک دروستە بێت هەستەکەین کەم و کوڕیەکەی هەستەکەین فێقدانێکەیە لە دەستدانێکەکە ئەمە لە هەموو سەردەمە لە هەموو سەردەمێکە و لە هەموو بوارێکی ژانی جەنابەت وەکو پێشکەشکارێک خەریکی سەرقاڵی ئیشوکاری ڕۆژانی خۆش من وەکو مامۆستایە کەسێکی تر وەکو کرێکارێک ئێمە لە ژیانی ڕۆتینی ڕۆژانەمانە ڕۆحمان تووشی شڵەژانێک ئەبێت هەست بە بۆشاییەک ئەەکەین ئەو بۆشاییە بە ئەدەبیات بڕەکرێتەوە جەنابەت ئەزانی مرۆڤ مەخلوقێکی ئاڵۆزە چەندین لایەنی تایە هەر کام لەم چەندین لایەن و ڕەهەندی جیاواز پێکات و هەر کام لەم لایەنانە بۆشایی تیا دروست بێت خەلەل لەو مرۆڤەیە دروست دەکات بۆ نمونە مرۆڤ پێکاتوە لە عەقڵ و هۆش مرۆڤ پێکاتوە لە کۆمەڵ لە غەریزەکان مرۆڤ پێکاتوە لە ڕۆح مرۆڤ پێکاتوە لە هەست و سۆز لە زۆر لایەنی تر یعنی لایەنی عەقڵی ئێمە بابەتی زانست و علم و معریفە تێری ئەکات لایەنی غەریزەی برسێتی ئێمە خواردن تێری ئەکات ببورن لایەنی ڕۆحی ئێمە بابەتە ئاینەکان تێری ئەکەن لایەنی هەست و سۆز و عەتفی ئێمە چی تێری ئەکات ئەدەبیات تێری ئەکات پێ دوایە مامۆستا ئەدەبیات تەنها بۆ پڕکردنەوەی لایەنە هەست و سۆزەکەم خۆت پێویستێکە بۆ کۆمەلگا ئەوە یەکێک لە سوودەکان ماریۆ بارگاز کۆمەڵێک لایەن باسەکەت ئەمە یەکێکە لە سوودەکان یعنی قسەیەکی زۆر جوان و باو هەیە ئەڵێ ئەو کەسەی کە ئەخوێنێتەوە هەزار ژیان ئەژی پێش ئەوەی بمرێ هەزار ژیان ژیاوە بەڵام ئەوەی کە ناخوێنێت و تەنیا یەک جار ئەژیت کەواتە گرنگی خوێندنەوە تەبان خوێندنەوە بە هەموو بوارەکانەوە بەڵام ئێمە زیاتر باسی ئەدەبیات دەکەین چونکە ئەدەبیات ئەتوانم بڵێم لە هەموو کایەکانی ژیانە بوونی هەیە ینی نووسەرێکی فارسەیە ئەڵێ ئەگەر هەموو معریفەکانی مرۆڤ لە باخێکا دابنین بۆ نمونە لە بواری فەلسەفەیە لە بواری جوگرافیایە بۆ لە بواری مێژووە وەکو باخێک بهێنینە بەرچاوی خۆمان بۆ نمونە لە
باخێکە لە گۆشەیەکی باقەکە دارێکەیە لە گۆشەیەکە نەمامێکەیە لە گۆشەیەکە گوڵێکەیە لە گۆشەیەکە دڕکێکەیە لە گۆشەیەکە جیا هەیە ئەمە هەمووی وێنەی باخێکمان پیشانێت ئەگەر بگەڕین بە دوای سەوزاییە سەوزایی لە هەموو ئەمانەیە بوونی هەیە ڕاستە دار جیاوازە لە گوڵ بەڵام سەوزایی لە هەردووکیانە بوونی هەیە ئەم ئەدەبیاتش لە هەموو بوارەکانی ژیانە لە هەموو کایەکانی ژیانە بوونی هەیە لە مێژووە بوونی هەیە لە بواری ئاینە بوونی هەیە لە فەلسەفەیە بوونی هەیە بۆ خۆی نووسین بەشێکە لە ئەدەبیات بزەبت یعنی دەبێت هەڵگریەوە ئەدەبیات بزەبت لە سەردەمێک لە سەردەمەکانە نووسینەوەی مێژوو بە ئەدەبیات و بە شعر و بەوانە بووە ئەگەر ئێمە مێژی ئێمە هەمووی لە ڕێگای شارەوە ئێمە لە ڕێگای شارانەوە مێژی خۆمانە زین و 100% کەواتە گرنگی ئەدەبیات چییە مرۆڤ بۆ ئەوەی هەوڵ بدات لە ڕۆتینی ڕۆژانە لە جەنجاڵی ڕۆژانە لەمانە دەربچێت بەڕاستی پێویستی بەوە هەیە کە بگەڕێتەوە بۆ ئەدەبیات بۆ چونکە مرۆڤ گوتمان لە دوو لایانی زۆر گرنگ پێکاتەوە کە بریتە لە عەقڵ و لە خەیاڵ عەقڵ زیاتر بەرخورد ئەکات لە شتە بەردەستەکانی ڕۆژانە شتە بەردەستەیەکانی مرۆڤ ئەدەبیات وامان لێکات لە بۆ چرکەیەک لە چرکەکان فکر و عەقڵ بچێتە لاوە خەیاڵ بێتە پێشەوە ئەنجا خۆمان ئەزانین خەیاڵیش پانتایەکی زۆر فراوانیە هەرو خەیاڵەیە کە دوازار ئەبێت بەداهێنان هەموو شتێک سەرەتا خەیاڵ لە خەیاڵەوەی ئەو باخچەیە کە ئێمە لە ماڵەکەمانەوانە سەرەتا خۆڵ سەرەتا خەیاڵێک بە خەیاڵ بیرت کردەوە سەوزی بکەی و دواتر دار و سەوزایی لێ دروست زۆر جوانە کەواتە ئەدەب وامان لێ کات کە خەیاڵمان فراوان بێت کە خەیاڵیشمان فراوان بوو ئەو کاتە ئەو ژیانی کە ئەیژین ژیانێکی جیاوازە کەواتە مێژێک ئەمە تەبە بێگومان قسەی زۆر هەڵەگرێ بەڵام ئێمە ناتوانین بۆی ئەو دەرفەتێکەیە لەمە زیاتر قسەی لەسەر بکەین یەکێکی تر لەو خاڵە گرنگانی تر ئەوەیە کە ئەدەبیات وامان لێ کات کە ئێمە ئامانجی هاوبەش خەمی هاوبەش و کێشی هاوبەشمان بدۆزینەوە بۆ نمونە من کاتێک کە ڕۆمانێکی دۆستۆڤیسکی خوێنمەوە کابراایەکە لە رووسیا ئەیخوێنێتەوە فارسێکە لە تاران ئەیخوێنێتەوە تورکێکە ئەیخوێنێتەوە ئەمە ئەم ڕۆمانە ئەم ئەدەبیاتە گرنگە هەمومانی کۆ کردوێتەوە یعنی پرسیارێک ئەکرێت جارێکان لێشێکە پرسن ئێمە بۆچی ئەدەبیات خوێنینەوە ئەڵێ بۆیە ئەدەبیات خوێنینەوە بۆی تەنیا نەبین یعنی ئێمە لە کاتی خوێندنەوەی ئەدەبیاتە هەستەکەین کە تەنیانین هاوسۆزێکمان هەیە هاودەمێکمان هەیە هاودڵێکمان هەیە هاوخەمێکمان هەیە هاو سەفەر و هاوڕێگایەکمان هەیە کەواتە ئەدەبیات وەمان لێ کات کە ئێمە لە ڕێگای ئەدەبیاتەوە ئەو کەسانی کە لێمان دوورن ئەو کەسانی کە لەوانەیە زۆربەی کات بەیەکەوە نەبین بەڵام لەسەر شتێکی هاوبەش کۆمان ئەکاتەوە کەواتە ئەدەبیات کۆکەرەوەیە ئەدەبیات کۆکەرەوەی بیر و ڕاجیاوازەکانە وەک چۆن ئەدۆنیس ئەڵێ سیاست کۆمەلگا شەقشەقەکات پارچە پارچەیەکات بەڵام ئەدەبیات کۆی ئەکاتەوە ڕێکی ئەکات هەتۆ سەیری وڵاتی خۆمان بکە ئێمە کراوین بە چەند پارچەوە بە 5 پارچە هەر ئەم پارچەی خۆمان خەریکە ئەکرێ بە چەند پارچەیەکی ترەوە بەداخەوە بەڵام کاتێک کە ئەبینم بۆ نمونە من سواری ئیلخانی زارە لە ڕۆژهەڵات شتێک ئەنووسێ من لێرە وازانم لێرە لە کەرکووک لە پاڵ منە نووسیوێتی عەبدوڵڵا پەشێو کە بۆ هەولێر شتێکە نووسێ و ئازانم بۆ من نووسیوێتی یعنی ئەم ئەدەبیاتە دێچیمانەکاتەوە چەند سیاست هەوڵ بدا ئێمە پارچە بکە پەرتەوازەمان بخە 2000 ئەدەبیات دێچی ئەکات ئەدەبیات دێ کۆمان ئەکات ئەمەش خاڵێکی گرنگی تر کە ئێمە پێویستە نزیک بینەوە لە ئەدەبیات خاڵێکی تر ئەدەبیات گەنجینەیە خەزێنەیە بۆ پاراستنی زمان ئەزانی هیچ هێزێک نییە وەکو ئەدەبیات پارێزەری زمان بێت مێژوو ناتوانێت زمان بپارێزێ چەک و هێز و دەسەڵات بەڕاستی ناتوانێت زمان بپارێزێ بۆ چونکە هێز و چەک و دەسەڵات ڕەنگە لە قۆناغێک لە قۆناغانەکانی مێژوان نەمێنێ کام ئیمپەراتۆری زۆر بەهێز بۆ لە لەحزەیەکە ڕووخاوە بەڵام زمانەکەی ئەدەبیاتەکەی ماوە ئەوەی کەوە ئەکات ئەدەبیات بمێنێتەوە ئەوەی کەوە ئەکات ئەفۆن ئەوەی کەوە ئەکات زمانێک بمێنێتەوە گەلێک بمێنێتەوە نەمرێ بریتە لە ئەدەبیات پێت وایە بۆ نمونە بەشێک لە مانەوەی زمانی ئێمە پەیوەندی بە ئەدەبی کلاسیک وارێک لە ئێمەوە هەیە بزەبێت ینی ئێمە حق پرسیارێک لە خۆمان بکەین دکتۆر مارۆف خەزنەدار لە مێژووی ئەدەبەکەیە باسی چیەکات ئەڵێ ساواک دەستگای مخابەراتی پێشووتری ئێران هەڵەسا چیە کرد دەستنووسەکانی زۆربەی کوئەکردەوە ئەی کڕی بە پارە لە خەڵکی و سەردەمەی کوردەواری نەیانزانی و گرنگی ئەم شتانە لە چیایە چوو بە مەبلەغێک پارە فرۆشتوێتی دەستنووسەکانی کۆ کردوتەوە بە پارە کڕیوێتی چۆ سووتاندوێتی بۆشتی وای کردووە وانی ئەو بخۆی پرسیارە یعنی دەستنووسێکی 5-6 لاپەڕەیی لە ماڵێکە لە گوندێکە لەسەر تاقێک دانراوە تۆز دەیداوە تۆ بۆچی ئەی کڕی سووتێنی ئەگەر تۆ نەزانی گرنگی ئەمە لە چیایە ئەگەر تۆ نەزانی ملت بەمە ئەمێنێتەوە ئەوە پارێزەرە ئەوە خەزێنەیەکە بۆ مانەوەی زمانی کوردی یان بە پرسیارێکی تر لە خۆمان بکەین بۆچی لەو پارچانی تری کوردستان کە کوردستانیان بەسەرە دابەشکراوە بۆچی خوێندن بە زمانی کوردی قەدەغەیە لەبەرەوەی ئەزانێ ئەو هێزەی کە لەو زمانە هەیە لە شتی ترانیە باشە جگەلەوە کۆمەڵێک وشە هەیە ئەو وشانەی کە ئێمە لە زمانی ڕۆژانەمانە بەکاری هێنین سنووردارە
ئەگەر بێت و ئەدەبیات نەبێ ئەو وشانەی تر کە بەکارهێنانیان کەمە مەترسی مردنیان لەسەر بێت. تەماشاکە بۆ نمونە لە شعری یادگاری شیرن هی من چاوەکەم چاوی ڕەشی تۆ ئافەتی گیانی منە لە دێڕی کۆتای ئەڵێسی کیژی خەڵکی بۆمبی ئاتۆمی دروست کرد و ئەتۆش هەر دەزانی ناوی ئەستوێڵک و دەرخۆنە و پنە باشە ئەستوێڵک و دەرخۆنە و پنە ئێستا بەکاردێ خەڵکە زانێ مانای چییە بەڵام کاتێک کە خوێنەرێک هێشتا تۆزێک ماوە بەڵام پنە یا زۆر شتی تر باشە خوێنەرێک کاتێک کە دی ئەم دێڕی هێمن ئەخوێنێتەوە مەزبورە بگەڕە بە دوای واتای ئەو وشانە نامرێ ئەم دێڕی هێمن خۆعافویکە بۆتە سەبەبی ئەوەی کە ئەم چەند وشەیە بە نەمری بمێنێتەوە ئەزە ئەی نالی لە لای خۆی ئەی مەحوی لە لای خۆی ئەی هەژار لە لای خۆی ئەی شاعیرانەی تر لە لای خۆیان کەواتە قسەیەکەیە ئەڵێ ئەدەبیات تەنها دروستکەری شارستانیت نییە بەڵکو پارێزەری شارستانێتیشە پارێزەری زمانە ئێمە هەتا زمانەکەمان ما بێت ماوین زمانەکەمان نمێنێت کۆتاییمان پێدێ ینی ئەگەر تەوەرەکە درێژ نەکەم و کاتی خۆی ئێمە ئەمان خوێند کە بنەماکانی بوونی نەتەوەیەک چییە خاکی هاوبەشە کێشەی هاوبەشە مێژووی هاوبەشە خەمی هاوبەشە هەموو ئەمانە ئەشێ ڕۆژێک لە ڕۆژانە درزی تێبکەوێت بەڵام ئێمە بەس بە تەنها زمانەکەمان بمێنێ ئەمێنینەوە زۆر باش ناوسا هەر لەسەر ئەو گرنگی بابەتی ئەدەبی پرسیارێک هەیە بە ئەدەبیات چۆن نەتوانێت لە کۆمەڵگایە لێبوردەیی زیندەوەردۆستی توزان مرۆڤ دۆستی هەرێک لەوانە زیاد بکە ئایا بەڕاستی کەسێکی ئەدەب دۆست لێبوردەیە؟ کەسێک کە بەڕاستی ئەدەب دۆست بێت ئەبێت ئەو مواسفاتە جوانانی تیا بێت مرۆڤ سەرڕای ئەوەی کە لەلایەنی جەستەیی و مادی دروست بووە کۆمەڵێک بەهای معنەویشی هەیە ئەدەبیات لەبەر ئەوەی پەیوەندی ڕاستەوە خۆ مباشری هەیە بەلایەنی معنەوی مرۆڤەوە بەلایەنی ڕۆحی مرۆڤەوە ئەبێت ئەو ئەدەبیاتە کاریگەرێکی وا بکاتە سەری کە ئەو لایەنانەی گەشە بکات بۆ نمونە کەسێک کە ئەدەبیات سەرکاری لەگەڵ ئەدەبیات هەیە سەرکاری لەگەڵ شعرە هەیە مهرەبان ئەبێت بۆ نمونە کاتێک کە تۆ دێڕێکی مەحوی خوێنیتەوە ئەڵێ شەوی ڕحلەت پدر ڕۆحی مڕەوەح وەسیەتی فەرموو محبەت مەذهبت بێ نوری چاوم مەیکەشی مەشرب یعنی کەسی کە ئەو دێڕی مەحوی خوێنێت و ئەبێ ئیسانێک بێت کە محبەت مەذهبی بێت کە نەزانێ شەڕەنگێزی چییە کە نەزانێ یعنی تۆ سیرکە ئێمە لە ڕووی سیاسیەوە نەتەوەکانی دەوروبەرمان چەندێکمان چەوسێنەوە بە هەموو شێوەیەک ئەمان کوژن لێمان ئەدەن ئەمان چەوسێنەوە بەڵام ئەبینی کە کەسانێک کە سەرکارن لەگەڵ ئەدەبیاتە هەیە ویژدانیان زیندووە ئەویان پێ ناخۆشە بۆ نمونە کەسێک وەکو محەممەد مەهدی جەواهری کە عەرەبە بەڵام شتی چەند جوانی هەیە لەسەر کورد و کوردستان بۆ ئەو جوانیە ئەو جوانی ناخە بەڕاستی ئەو بۆی دروستەوە کە کابرا سەرکاری لەگەڵ شعرە هەیە کابرا سەرکاری لەگەڵ ئەدەبیاتە هەیە کەسێکی گەورەی وەکو ئیسماعیل بێشکسی بۆچی ئەو نەساڵ ئەخرێتە زیندانەوە لەبەر خاتری نەتەوەی کە نەتەوەی ئەو نییە ئەو خانمەی ڕێساکەی عاشقی ڕێساکەی ئەلیف شەفاق ئەلیف شەفاق ئەوش هەڵوێستی جوان بڵێ ینی ئەمانەت کاتێک کە تۆ نزیک ئەبیتەوە لە ئەدەبیات وەکو مەولانای ڕۆمی ئەڵێ تۆ نەرم ئەبیتەوە نەرم ئەبیت بە مرۆڤێکی تر ئەبیت بە کەسێکی تر ینی دڕندەیی لە ناخی تۆیا دەرەسێ خوشونەت لە ناخی تۆیا دەرەسێ ڕق لە ناخی تۆیا دەرەسێ بەزەیی بەها بەرزە جوانەکان لە ناخی تۆیا ئەدرەوشێنەوە و جێگیر ئەبن ئەمە ژێشێکی ترە لەو گرنگانەی شتانی تر کە بەڕاستی گرنگی ئەدەبیاتمان بۆ دەرەخات. زۆر باشە بابەتی ڕۆمان یان شاعر بۆنە لەم سەردەمی چەند ساڵیە لەم سەردەمی ئەوەی کە بەڕاستی هەمومان مەشغوڵین هەمومان توش جۆرێک لە جۆرەکان بەهۆی ئەو فشارە دەرونیی کە پێویستەکانمان هەیەی جۆرێک لە فشارمان بۆ دروست بووە ئایا ڕۆمان و شاعر و هەریەک لەو بابەتە ژانەرە ئەدەبیانە ئەتوانن ئەوانە کەم بکەنەوە بتوانن کە لە سوچێکی ماڵەکەتە بە ئارامیدا بنیشت وەز بە ئارامی بکەیت خۆی ئەو شتانە هەموو کاتێ هاوڕێکی باشی ئینسان هەموو کاتێک هاوڕێکی باشی مرۆڤن هەموو کاتێ ئەتوانێت یارمەتی دەردبێ هەموو کاتێ ئەتوانێت قەلەقی و شڵەژانی دەرونی و کێشە دەرونیەکانت بەرە و باشبوون بەرە بەڵام پرسیارەکە لێرە جاری وا هەیە مرۆڤی ئێمە بەڕاستی جاری وایمە گلەی ئەەکەین کە خەڵکی ئێمە لە خوێندنەوە دوورکەوتۆتەوە خەڵکی ئێمە لە ئەدەبیات دوورکەوتۆتەوە بەشێک لە هۆکارەکەی من دوای حەزەکەم بێمە سەری هۆکارەکەی بەڵام بەشێک لە هۆکارەکەی ڕاستە لە ذاتی ئینسانەکانی ئەم سەردەمەیە بەڵام بەشێکی سەپێنراوە بەڕاستی نەحەقیان یعنی دنیای سەرمایەداری وای لە ئێمە کردووە یعنی کۆمەڵێک خەم و کێشە و ئاریشەی وای بۆ دروست کردوین کە نەپەرژێنێ سەر هەندێک لایەنی گرنگی ژیان هەستەکە ماوەسە پێداویستەکان زۆر بووە یعنی کە تۆ بۆ دابینکردنی ئەو پێداویستیانە پێویست بە کاتێکی زۆرە بابەتی ئەدەبیاتش بەڕاستی پێویستی بکاتە ناپڕژێتە سەر ئەو کار ڕاستە ینی ئێمە خەڵک ئێستا ئەگە ببینین لە سۆشیال میدیا ینی من جاری وهای ئەڵێن خەڵک لە
ئەدەب دوورکەوتوتەوە و بەڵام من لەگەڵ ئەویانیم کە خەڵک بە تەواوەتی لێ دوورکەوتوە بەڵکو زیاتر لە کتێب و لە خوێندنەوە ئەبانە چونکە کاتینی ئەگەر نەبوون من ئێستاش تۆ کەسێک کە قسە لەسەر شعرێکەکە لە سوشیال میدیا خەڵکێکی زۆر بینەرێتی ئێستاش کاتێک کە تۆ دێڕە شعرێک بۆ کەسێکی خوێنیتەوە بە باشی کاریتی ئەکات کەواتە بەڵام جەنجاڵی ژیان و زروفەکە وای کردووە طبعا دنیای سەرمایەداری بە تەواوەتی هەوڵی ئەوە ئەدات کە هەموو شتێکی تۆ بکڕێت هەموو شتێکی تۆ بکڕێت هەوڵ ئەدا کە بەهاکانی تۆیە لەو شتانەیە دەرخا کەشتی مادین یعنی سەردەمی ئێستا ئەوەی بۆ خەڵک گرنگە کە ئۆتۆمبیلەکەی چی بێت ئەوەی بۆ خەڵک گرنگە خانووەکەی چۆن بێت ڕوبەرەکەی چۆن بێت لە چ گەڕێکێک بێت ئەوە دەی گرنگە کە جسم و جەستە و ڕووکەشی چۆن بێت ئەوەندە بەلایەوە وای لە خەڵک کردو گرنگی بە ناخ و بە دەروون نەدا ئەدەبیاتیش ئەزانین پەیوەندیکی ڕاستەوخۆیە بە ناخ و بە دەروونەوە بۆیە خەڵک کەمتر ڕوئەکاتە ئەدەبیات لەلایەکەوە کاتی نێشتوتەوە لەلایەکەوە هاتووە بە تەواوەتی زورۆفێکی وای بۆ تۆ ڕەخساندووە کە خەڵک ئەوەندەی بیر لە ڕووکەش بکاتەوە بیر لە مەزاهر بکاتەوە بیر لە ڕوخسار بکاتەوە بیر لە لایەنی مادە بکاتەوە بیر لە ناخ نکاتەوە ینی ئەو نەبووتە دیاردەش بەڕاستی خەڵکش چاو لەوە ناکازای چاو لەوە سەبوون لە کابراایك دێتە لای سوخرات پێڵێ بە سوخرات لە شوێنێ دانیشتەوە نمونێ باسەکەم بۆی تۆ وڵاین پرسیارەکە دێتەوە لە شوێنێک دانیشتووە ئەسڵ پشتی لە کابراایە دەنگی دێ دەنگی خشل و بازنگ و هەموو شتەکانی دێ سوخرات سوخرات ئەڵێ تۆ بۆ قسە ناکەی بە خێراترم ناکەی تۆ نازانی من چێم سوخرات پێڵێت تۆ قسە بکە بابزان بچیت نەبەستم لەو سەردەمەیە ئاوا گرنگی بە قسەکردن درراوە بۆ ناغدراوە بەڵام لێرە بەڕاستی ئێستا لەم سەردەمەیە خەڵکش ینی چاوی گشتی چاو لەسەر ئەو شتانەیە کە باست کرد چاو لەسەر ڕووکەشە لەسەر جلوبەرگە لەسەر پارەیە و مادەی ئەو بابەتانێ پێداوەسم هاندانێکی بۆ ئەو بابەتە بەڵێ بزدەبێت ینی با بڵێن هاندانێک نییە وەک جەنابەت وتە هاندانێک نییە بۆی خەڵک ڕووکاتە خوێندنەوە و گرنگی بدا بەناکەی یعنی گەرمە تەمەشایەکی چەند ساڵێکی ڕابردوو بکەین ئەبینین خەڵوەتگەکان پڕ بوون ئەو شوێنانی کە خەڵک ئەچوە خەڵوەتەوە بۆ ئەوەی ناقی خۆی پەروەردە بکات بۆ ئەوەی دەرونی خۆی جوان بکات یان بە تعبیرە عیرفانیەکەی تەسکیی نەفسی خۆی بکات باشە ئێستا چۆپڕە ئێستا جێمەکان پڕن باشە هۆڵەکانی لەش جوانی پڕن ئەم بۆ خۆی ئەتوانێت ئێمە لەوە تێبگەین کە مرۆڤی ئێستا ئەوەی گرنگی بەوە ئەدات کە عەزەڵاتی چۆن بێ و جسمێکی ڕێکی بێت لاشەیەکی جوانی هەبێت ئەوەندە بەلایەوە گرنگ نییە کە ناخێکی جوانی هەبێت بۆ لەبەرەوەی ئەزانێت کە لە لای خەڵکیش گرنگی ئەوەی کە گرنگی پێدرێت ئەوەیە باشە ینی بۆ نمونە بەداخەوە بێری مەسەلەن پیاوانی ئێمە ئافرەتانی ئێمە خەریکی چین ئەوەندە خەریکی جوانکاری و ئەوەی پارە لە بابەتی تەزمیری و لە کۆمەڵێک شتیکە تراسەرفەکە ئەوەندە بابەت ئەوەندە هەوڵ نادەکە پارە لەوەیە خەرج بکات کە ناقی خۆی بەڕازێنێتەوە کە گرنگی بە لایەنە معنەویەکانی بدات بەڕاستی سەردەمەکە بەرەو ئەو ئەڕوات و بمانێ و نەمانێ ئەمە لە هەموو دنیا شاوایە تەنها لە وڵاتی ئێمەوانە ینی شەپۆلێکە و هاتووە بەڕاستی بە ئاسانی پێشی پێناگیرێت بۆ قسەیەکیش هەیە کە ئەوانەی کە ئەخوێنەوە لە هەموو سەردەمێکە ئەتوانێ با بڵێن گۆشەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی لەو فەوزایی کە هەیە دەرباز ببێت بەڵێ باسی ئەوەت کرد کە بابەتی خوێندنەوە ئێستا بەرەوکەمی ڕۆشتووە ئەو پرسیارە باوی کە بەردەوامەکرێ حەزەکەم بۆ چنی تۆش بزانم ئایا بابەتی کەمی خوێندنەوە تەنها پەیوەستە بە پێداویستەکانی ژیانەوە یاخود بابەتی ئینتەرنێت کاریگەری هەیە لەسەر کاریگەری هەیە ینی پەیوەندی نییە بە خودی ئەدەبەکەەوە پێم وانە خودی ئەدەبەکە زۆر کاریگەری هەیە لەو بوارەیە چونکە دنیای ئەمڕۆ دنیای ئەم پلتفۆرمانەیەکی ئێمە ڕۆژانە تەماشایانەکەین فەیسبووکە تیکتۆکە ئینستاگرامە ئێستا کۆمەڵێکی ترێ لەوانەیە منایمان زۆر بەمان هەر نەبیست بێ ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونن لەبەروی سەردەمەکە سەردەمی خێراییە ئەسری سورعەیە خەڵک هەوڵەدا بە خێرایی شتێک تێبگە شتێک فێر ببێت نەک بڕوادانیشە کتێبک بخوێنێتەوە بەڕاستی کتێبێکی 700 لاپەڕی 800 لاپەڕی ئێمە سەردەمێک لە سەردەمەکانە دانیشتی شاری مۆسیقا ڕسپیەکانمانە خوێندەوە کەشتی فریشتەکانمانە خوێندەوە چەند بەش بوو دانیشتین دیوانی نالی و مەحی ئەوانەمانە خوێندەوە بەڵام هەستەکەی بەڵام چۆنە ئێستا ئەگەر تۆ بتەوێت کاتێک بدۆزیتەوە بۆ خوێندنەوە بەڕاستی ئەبێ شەڕ لەگەڵ کاتا بکەیت یعنی ئەو دەرفەتە زۆرەی کێمە لە سەردەمی پێشووترە بۆمان فراهەم بوو کاتێکی ئەوەنەمان لەبەردەسا بوو
لە سەردەمی ئێستاە بەڕاستی ئەو کاتت نیە تۆ ئەگەر بتەوێ کاتێک بۆ خوێندنەوە بدۆزیتەوە بێ کات لە شتێکی تر بگریتەوە بۆیە سەردەمەکە و گوتمان سەردەمەکە وای کردووە کە بەڕاستی خەڵکی ئێستا هەوڵ بدا بە خێرایی شتەکانی دەست بکەیت تەنانەت حتا بابەتی ڤیدیۆش ئەو ڤیدیۆیانەی کە ئێمەدا بنیشین وانەیەک باز بکەین ساعاتێک بێت لەوانەیە بینەرێکی زۆر کەمی هەبێت مامۆستا هەر شتەکان زۆر گۆڕاوە ینی پێشتی ئێستا هەتا لە بابەتی ڕاگەیاندنا لە بابەتی هەواڵەکانە پێشتر هەواڵەکان هەواڵ چۆنە خوێندایە پێشتر هەواڵەکان لە یەکەمەوە هات باسی ڕووداوەکەی کرد لە کۆتاییە خیتامی بابەتەکەیدا بێت ئێستا کە دەست پێکا پێتەڵێ ئەمڕۆ موچە دێ تاوا پێویست ناکە بڵە کۆبووینەوە جا بۆ بابەتی ئەدەبیاتش ئەو بابەتەیە تۆ ڕیلێک ئەگە لە 50 سانیە زیاتر بێستەکەی تااقەتت نما خەڵک سەری سیرکە ئێمە جاروایە پۆستێکە بینین لە فەیسبوک تەمەشاکەین لە کۆمنتەکانە زۆر قسەی نەشیاوی بۆ ڕۆیوە بۆ تەمەشاکەین بۆ لەبەرەوەی سەردێڕەکەی خوێندوێتەوە باسی چ بابەتێکەکە نەڕۆیشت و ناوەڕۆکەی بخوێنێتەوە تەمەشاکەی ئەو ناوەڕۆکەی کە ئەو بەهۆی کۆمەڵێک شتەوە قسەی نەشیاوی پێوتە بەڵام ئەگە بێتە سەر ناوەڕۆکە تەمەشاکەی ئەو فەقیرە ناوەڕۆکەی باسی ئەو بابەتە هەر ناکە یعنی خەڵکی ئێمە خەڵکێکی لە سەردەمی ئێستاە خەڵکێکی تیژ تێپەڕە بەسەر شتەکانە تێپەڕێ یەک خاڵێک زۆر گرنگە لە سەردەمی ئێستا خەڵکی ئێستا تااقەتی ڕامانی نەماوە تێڕامان نەماوە هەوڵەدا بە شێوەیەکی خێرا بەسەر بابەتەکانە تێپەڕ ئیتر ئایا سوودی لێ وەرگرتووە ئێمە خەڵک 4 ساعت دانیشە بە دیار فەیسبوکەوە بە دیار تیکتۆکەوە باشە مۆبایلەکەی لێوە بگە بڵێ چی فێر بوویت بۆم باس بە چی فێر بوو ئەگەر ئەو 4 ساعتە چارەکێکی ئەو 4 ساعت ساعاتێک کاتژمێرێک بە دیار کتێبێکەوە دابنیشتایە سوودەکەی سەدان و دەیان قات زیاتر بوو بەڵام خەڵکی ئێستا بەڕاستی تااقەتی تێڕامانی نەماوە خەڵکی ئێستا سەرنج نادات ئەوەندە مامۆستا کۆمەڵ ڕەفیقمێ بەڕاستی تۆژیان نازی زۆر جاهەیە باسی کتێبێکیان فیلمێک بکەین هەندێکیان بۆچینیان وایڵێ کورێ دە بۆچی بڕۆن 500 لاپەڕە بخوێنەوە کەسێکەیە بلۆگەرە یوتیوبەرە باسی کتێبەکەی کردووە لە ماوەی دوو خولەکە و چڕۆکەکەم بۆ باسەکە و بە شێوکی کورت و پخوت دەقەکە ینی پەیامەکەشی باسەکە اینجا نازام ئەم پەیامە ئەوهاگە کابراایك چۆ لای جاحەز لێ پرسی تۆ ئەو کتێبخانە گەورێت هەمووی خوێندوێتەوە جاحەشتی ئەرەوەڵ ئەیوتی بۆ خوێندەوە بعد لای من پێتمەوت باسی چێکە جاحەسەڵێ فەرموو پێم بڵێ باسی چێک ئەڵێ هەمووی پێتەڵێ کاری باش بکە و کاری باش جاحەزش پێیوت ئەوە ڕاستە واڵێن بەڵام ئەوە گرنگە ئێمە چۆن کاری باش بکەین و چۆن کاری خراپ نەکەین هەستەکەم ئەو بابەتش پەیوەندی جوانە بزەبت ینی سیرکە من کاتێک دێم ڕۆمانێک ناخوێنمەوە ئەمەیە لە ڕوانگەی فیلمێکەوە لە ڕۆمانەکە تێبگەم ئەوە تێگەیشتنی من نییە بۆ ڕۆمانە ئەوە تێگەشتنی ئەو دەرهێنەرێ بۆ ڕۆمان حاڵەوی لەبرات ینی من دێم کاتێک کە ڕۆمانە خوێنمەوە باوەڕەکەی من جارەوە هەبووە بە ڕۆژێک دوو لاپەڕم خوێندوێتەوە بۆ دوو لاپەڕە ڕۆژی وا هەبوو لەوانەیە 100 لاپەڕە زیاترم خوێندوێتەوە بۆ چونکە ئەو دوو لاپەڕەیە منی ڕاگرتووە ئەو دوو لاپەڕەیە سەرنجی منی ڕاکێشاوە بیرم کردوێتەوە من لەسەر ئەم بابەتە لەکوێی تراشتم خوێندوێتەوە چونکە بە دوای ئەو بابەتە یاگەڕاوم پەیوەندی چیە بەمەوە هەنی کتێب واد لێکاتوە بۆستی سەرنج بدەیت تێڕەمانت هەبێ و لە ڕوانگەی خۆتەوە لە شتەکە تێبگەی من کە دێم ڕۆمانێکی بۆ نمونە مەزرای ئاژەڵان ئەخوێنمەوە مەزرای ئاژەڵان کراوە بە ئەفلام کارتۆنی و کراوە بە فیلم بۆ فیلمی جواب بزانم جۆرج ئۆروێل من کاتێک کە دێم ئەو ڕۆمانە ئەخوێنمەوە من ئەو ڕۆمانە تێکەڵ ئەەکەم لەگەڵ کۆمەڵێک لەو شتانی کە من پێشتر خوێندوبێتەوە لەگەڵ ئەو باگراوندەی کە خۆم هەمایە بەڵام کاتێک کە دێم لە فیلمێک ئەیبینم من دێم تێگەیشتنی دەرهێنەری ئەو فیلمە من لە چاوی ئەو کامێرەی و سەیری ئەو ڕۆمانەکەم نەک لە دیدگای خۆمەوە کەواتە من لەو ڕۆمانە تێنەگەیشتم تۆ کاتێک لە ڕۆمانەکە تێگەی تەبعاً خۆی خوێندنەوە چییە خوێندنەوە بریتە لەوە ئەو خوێندنەوەیە تێکەڵ ئەبێ لەگەڵ ئەو پاشخانە معریفی کە تواتە بۆ من کتێبەکە خوێنمەوە جۆرێک لێکدانەوە و تێڕامانەمەی بۆ کتێبە بۆ هەر هەمان کتێب جەناب بدەی خوێنێت و تێڕامانێکی ترێت بۆ لەبەرەوە پاشخانی کە من هەمە جیاوازە لەوەی کە تۆ جەنابەتەدا بەڵام من ئەگە بێم لە چاوی کامێرەیەکە و تەماشای ئەوە بکەم ئەو کامێرەیە هەموو گۆشە و کونج و کەنارەکانی ئەم کتێبی بۆ من باز نەکردو هەڵەکە لەوەیە من ئەبێ خۆم ئەو کتێبە بخوێنمەوە نە کەسی تر بۆم بخوێنێتەوە مامۆستا هەمیشە زۆرێک ئەڵێن کە ئەدەب دەبێت ڕنگدانەوەی ئەو واقعە بێ کە ڕۆژانە ئێمە پیا تێپەڕی لەم ڕۆژگارەشە وەک باسمان کرد کە خوێندنەوە بەڕاستی بەرەو پاش ڕۆشتووە خەڵک کەمترە خوێنێتەوە باسمان کرد کە بەشێکی پەیوەندی بە پێداویستەکانەوە بەشێکی پەیوەندی بە مەژۆڵێت و بێکاتیەوەیە پێدوانیە بەشێکی پەیوەندی بە خودی ئەدیبەکانەوە هەبێ بە خودی کتێبەکان و نووسینەکانەوە هەبێ کە ئەدیبی ئێمە نەیتوانیوە لە واقعی ئەمڕۆی کۆمەلگا بگوازێتەوە ناو شعر و ڕۆمانەکان ئەوە شتێکە بۆ شێوەیە یاخود نا
خۆی تا ناتوانین 100% بڵین وایە یان وانە خۆی شتەکە ڕێژەیە بەڵێ ئێمە زۆر زارگلێ ئەوەکەین کە خوێنەر کەمەوە بۆ منە خوێنەری شعر خوێنەری ڕۆمان لە مقابلە نووسەرەکەش هێرکەمەوە بوو وانە یعنی ئایا بەس بۆ نووسەکەمەوە بوو لە ئێستا زۆرتری شاعیرمانەیە بەڵام چۆنە ئەو شاعیرانە نەیانتوانیەوە بەڕاستی دەست بخەنە سەر ئەو برینانەی کە خەڵکی ئەم سەردەمەهێت یعنی ئەمە یەکێک لە پێناسەکانی ئەدەبیاتی زیندوو چییە ئەڵێ هەتا لە کتێبی قوتابخانە شایە ئەڵێ ئەدەبیاتی زیندوو ئەوەیە کە گزارش لە سەردەمی لەدایکبوونی خۆی بکە بۆ نمونە ئێستا ئەگەر شعرێک بنووسێ باز لە ڕاپەڕینەکەی بەردەرکی سەرای سلێمانی بکە لە 1930 ئەمانە کەس نایخوێنێتەوە بۆ چونکە ئەو سەردەمە تێپەڕی ئەدەبیات کاتێک زیندوو کە گزارش لەو سەردەمە بکە کە تایەتی ئەگەر نتوانێت گزارش لەو سەردەمەی خۆی بکە ئەگەر بۆ ڕابردوو بڕوانێ یا زۆر بکەوێتە پێش ئەو سەردەمەی خۆیەوە بەڕاستی نابێت ئەدەبیاتێکی زیندوو لەوانێ حتا نەکرد ئەدەبیات گۆرانەکانی ئێستامان بۆ ئێستا مەزاری خالقی 6 ساڵ پێش ئێستا گۆرانێکی وتووە من و تو ئێستا جوێ لێ ئەگرین بە تامەزرۆیەوە بەڵام بۆچی گۆرانی بێژێکی تازە کە دێت گۆرانیەک ئەڵێ ڕۆژێک دوو ڕۆژتر و گۆرانی ئەمرێ بۆ لەبەرەوەی لەگەڵ ڕۆح و لەگەڵ ناخی ئێمەیە ئێسجام ناگونجێت تێکەڵاو نابێت جا بۆیە وە گوتمان شتەکانی ئێستا هەستەکە مامۆستا بەهای نەماوە یعنی ئەوە ئەم جارە شیرین لێرە نیە ئەم جارێکە شیرین ئەو نمونێ دەینەوە گۆرانێک باسکەمەندی هەیە ئەڵێ تۆ بڵێ شاخی مار شیری چۆلەکەت بۆ گۆرانی بێژە دیکەشەیە لەم ناوە ئەڵێ لێ گەڕن با بڕوە مەجبوری خۆمە بێتەوە لێ گەڕن جاوابەستم هەستەکەم ڕۆحی تیانماوە یعنی بێبەها بووە شتەکان بۆیە ناگونجێنە ناچێتە شوێنی خۆی و بمێنێتەوە هەمیشە شتە ڕاقیەکان شتە گرنگەکان خەڵکی کەم بەدوای کەوتۆ لە مێژوواوە بوو یعنی ئێستا کاتی خۆی خۆئافریکا عەباس محەممەد بارام لێرە کۆنسرتێکی کرد لە دوای ئەوە گۆرانی بێژێکی تر هەبوو ناوی ناهێنی کە خەریکی بند و کۆمەڵێک شتی ئەڵێ کە بەلای من وەستن هونەر نییە ئەوە چونکە هەموو گۆرانیەک هونەر نییە بینیمان کە خەڵکەکە بەشێکی زۆری داوای ئەوەی ئەکرد کە هونەرمەندە کۆچ کردو لا بەسی ئەوەی تر بێت گۆرانەکان ئەگە زەنابێت بەداخەوە ینی ئێستا ئەگەر هونەرمەندێکی وەکو سەردەکەی بابە گۆرگور ئێستاوازم تێک درراوە نەماوە زەوی و زار و دابش کرا ینی ئێدوارد سعید قسەیەکی ئەڵێ هەموو هەمیشە لە هەڵەدایە ینی شەرت نییە کە شتێک خەڵکێکی زۆر کەوتە دوای ئەو شتە باش بێت حتا بە تعبیرە قورئانیەکەش دایمەن باسی شتە باشەکانەکات بە قەلیل بە کەم باسییانەکە فەرمێ قەلیل من عیبادی الشەکوور کەمێک لە عەبدەکان شکرانە بژێرن کە من دایمە ئینسانە باشەکان کە من بەڵام خراپەکان دایمەن چین دایمە زۆر زۆر نمونەمانێ لەم سەردەمای زۆرە شتی لەو جۆرە زۆرە حتا لە سۆشیال میدیاش ئەبینین کەسانێکن زۆر بابەتی جددی ئەو ڕوژێنن قسە لەسەر زۆر شتی گرنگ ئەەکەن بەڵام ئەبینی لە مقابلە با بڵێن کەسانێکی زۆر دوایان نەکەوتون بەڵام کەسانێکان خەریکی شتی تافه و شتی هیچ لە بارانە بۆ شتی بێ ئەرزش بە ملیۆنان بینەریانەیە بەڵام بۆیە ئەوە ناکرێتە پێوە بەڕاستی ڕاستە بابەتێکی تر هەیە مامۆستا بەڕاستی زۆر پرسیارمامە دەکرد وەستەکەم کە هینە کاتەکەشمان بەڕاستی بەرەو کۆتاییە چێت ئایا نووسەران و ئەدەبیانی ئێستا توانیوانە لەگەڵ زمان و کێشەکانی ئێستا خۆیان بگونجێنن ینی بۆ منە چەند شاعیرێکمانەیە لە ئێستاە بەڕاستی ئەو کەرەستانەی کە بەکاری دێنن وەکتو ئاماژەت پێدا لەگەڵ واقعی ئەم ڕۆگەیە گونجێن ینی بۆچوونی ناخی گەنجێکە بەڵام بە شێوازێکی بنەمایەکی ئەدەبیتیایە بۆچی نەیانتوانێت بۆ شێوەیە بنیانی خۆی بەڕاستی بەداخەوە یعنی خەڵکانێک ئێمە ڕاستە ئێمە ئێستاش شاعری جددیمان هەیە ئێستاش کەسمانێ بەمانای کەلیمە ئەدیبە ڕۆمان نووسە چیرۆک نووسە بەڵام شەرت نییە هەر کەسێک کە شعری نووسی بەڕاستی شاعر بێ یعنی خەڵکی ئێمە بەڕاستی ئەوەندەی حەز ئەکا بنووسێ ئەوەی حەزەکە قسە بکە ئەوە حەز ناکە بخوێنێتەوە معرف خەزنەدار خۆ ئەفریقا پێش ئەوەی وەفات بکات پێم وابێت لە کەناڵی گەلی کوردستان بۆ چاوپێکەوتنیکە لەگەڵ کرد وتی وەسیەتی من بۆ ئێوە ئەوەیە زۆر بخوێنەوە کەم بنووسن کاتی ئەو قسەکردن کەم بوو چونکە مۆبایل نەبوو سۆشیال میدیا نەبوو زۆر بخوێنەوە کەم بنووسن شەرکۆبێکەس لە شوێنێک ئەڵێ من هەتا گەڵایەکە نووسم دارستانێکە خوێنەوە بزانە بەڵام ئەوەی کە ئێستا باوەڕەکەی باسی گەنجێکیان بۆ کردم لە تەمەنێکی هەرزەکاریە پێمەوە بێ وتیان 4-5 دیوانی هەیە ێ باشە لە مقابل ئەحمەد هەردی چەند شعری هەیە ڕازی تەنیای هەر 16 شعرێک باش من لەگەڵ کاگە ڕێبین دانیشم ڕێبینی کورد ڕێبین هەردی وتی ئەزانی باوکم لە ماڵەوە دیوانێکی زۆر گەوری هەیە
بەڵام خۆی حەزی نەکرد بخرێتە بەردیدی خوێنەران بوو ئەیود ئەمانە لە ئاست ڕازی تەنیاییانین یعنی تۆ سیر بکە ینی ئەحمەد هەردی لەم سەردەمەیە بژایە لەوانەیە سەدقاتی ئێستا ئەگە بەپی عقلی ئەم شاعرانی ئێستا بیری بکردایەوە دەخاتی ئێستا زۆر شاعری باشمانەیە کە بەرەمیان زۆر عەبدوڵڵا پەشێو یەکێکە لەوانەیە لە چاو شاعرەکانی ترەوە بۆ بەرەمی کەمە. من لە بەرنامەیەکە جوم لە قسەیەکی عەبدولکەریم سروش بوو باسی لە حافزە کرد طبعا مەولانای ڕۆمی شعری زۆرە باش عەبدولکەریم سروش ئەڵێ ئەگەر حافظ بیویستایە ئەوەی کە ئەیڵێ بینووسێ ئەوە لەوانەیە بەقەت جەلال لە دنیا زیاتر شعری هەبووە بەڵام حافظ هاتووە چی کردووە حافظ ئەزانیوێتی ئەوەی کە بە مانای کەلیمە شعرە و گرنگە ئەوەی کردوتە بەردیدی خوێنەرەکان ئەجا بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەداخەو ئەوانەی کە ئێستا ئەنووسن خۆ هەموویان شاعر نین هەمویان هەر شعر نین من ئێستاش جاری وایە کە هیوا قادر شتێکە نووسێ من بە تامەزروای خوێنمەوە من باوەڕەکەی ڕۆژانێک دائنیشتم بەو پەڕی دڵخۆشیەوە جەمال غەمبارمە خوێنتەوە من هەرچەندە خۆم عاشقی شعری کلاسیکم لەگەڵ شعری نوێ ئەوە سەرۆکارم نیە بەڵام ناتوانی عەبدوڵڵا پەشێو نەخوێنیتەوە ناتوانی شێرکۆ بێکەس نەخوێنیتەوە ناتوانی جەمال غەمبار نەخوێنیتەوە بەڕاستی ناتوانی سوارەی ئیلخانی زادە نەخوێنیتەوە ناتوانی شاعرانی گروپی ڕوانگە نەخوێنیتەوە ئەنجا بۆ ئەوانە لەبەری بە مانای کەلیمە شاعر بوون لەتیف هەڵمەت ئێستاش بابەتێکی کورد لە پەڕی خۆی داگرێت لە فەیسبوک ئەنجا بۆ دەرەکەوێت کە بەڕاستی ئەمە لەکوێ ئەوەی کە ئێستا هەنێ کەس کە ئەینووسێ لەکوێیە بەشێک بڵێ بز دەبێتکەوەی کە خوێنەرکەمەوە پەیوەندی بە خودی ئەو کەسانەوەی کە خۆیان ناوناوەشان لەگەڵ بابەتی کورد بڕیا هەی ینی کورت و پوختی ئێستا لە ئەدەبە ڕاوتێکەیەن کە کورت و پوختی چاکرۆتە ناو شعرەوە بەڕاستی بۆ ئەوەی کە لەگە سەردەمەکە بگونجێ بۆ ئەوەی کە هەندێک شان ئەستم پێیان وایە کە مۆدلی بۆ نەڕۆمانی درێژ و شعری درێژ نەماوە هەموو شتێک دەبێت کورت و پوخت بێت ئێستا مۆدلێک لە شعر پێیا بۆ ناوە نانۆ شعر کورتە شعرە هەر جاران کورتە شعر و کورتی لە شعر ئەمە هەر لەوانەش کورتترە هایکۆ هەبوو مەسەلا ئێستا ئەمە نانۆ شعر لەوانی زۆر کورتترە ینی خۆی ئەدەبیات بە پێی پێداویستی سەردەم دێتە ئاراوە ینی ئێستا زۆر کەس قسە لە شارەزایانی بواری ئەدەبیات ئەڵێن ڕۆمان کە ئێستا ئەنووسرێت داستانی سەردەمی وەکو داستانی سەردەمی کۆنە بۆ لە سەردەمی پێشووترە زروفەکە وای ئەخواست کە داستان هەبێت داستانی پاڵەوانێتی هەبوو داستانی شمشێربازی و ئازایی هەبوو دوای وردە زروفەکە گۆڕە خەڵکاتە ناو شارەوە شارەکان قەرەباڵە بڕ خوێنەر زۆر بوو ڕۆمان بوو بە پێداویستی ئەو سەردەمە لە سەردەمی ئێستایەکە وە گوتمان سەردەمێکی پڕ لە جەنجاڵی و مەشغەڵەت و ئەمانەیە بەڕاستی تەمەشاکین ئەوانش خۆری ئەوانش وردەکە خەریکە ئاوە ئەبێت شعری درێژ بۆ نمونە مەحوی قەسیدەی هەیە 120 ئەوە نووری بەڵێ نالی قەسیدەی هەیە چل دێر زیاتر بێخود بە هەمان شێوە هەستەکەی سەردەمی ئەو قەسیدانە بەڵام ئێستاش ئەوانە خوێنەری خۆیان هەر هەیە کەسانێک ئەگەر بەڕاستی تامەزرۆی شتی جوان بن ئێستا شەر بە دوای شتە جوانەکانە ئەگەڕێن بەڵام ئەوانە کەمینن زۆربەی کات ئەوانە کەمینن سەردەمی ئێستا لەبەروی سەردەمی خێرایە سەردەمی بێکاتیە سەردەمی جەنجاڵیە زیاتر ئەو شتانە برەویان هەیە کە کورت و کەمن وە گوتمان نانۆ شعر و کورتە شعر و هایکۆ ئەم جۆرە بابەتە زۆر باشە مامۆستاگەم بەڕاستی کاتەکەمان بە کۆتایی چوو سپاس بۆ کاتەکە سپاس بۆ چونەکانت لە کۆتاییە هەر شتێک تەیە کە من نەپرسی بێ یاخود بۆ چونێک تەیە فەرموو من سوپاسی جەناب دەکەم سوپاس بۆ ئەم دەرفەتە بەڕاستی بەرنامەکانی جەنابەت بەرنامەی باشن ئەو شتانی کە هەڵیان ئەبژێری ئەو تەوەرانە بەڕاستی زۆر گرنگن من لێرەوە داوا ئەەکەم لە ناوەندەکان بەگشتی و لە حکوومەت بەگشتی کە هەوڵ بدەن مرۆڤ بەرەو خوێندنەوە هان بدەن من ئێستا وەکو مامۆستایەک لە قوتابخانە یان لە پەیمانگای خۆمان بە بەردەوام ئێستاش لەگەڵ ئەوەیان قوتابیەکانم لە شوێنی خۆم و خەڵکان خان ئەدەم بۆ خوێندنەوە هەر کەسێک لە شوێنی خۆیە بۆ نمونە حکوومەت دامەزراوەیەکی تایبەت دروست بکات کە خەڵک بڕات بەرەو خوێندنەوە ئەو پشتکردنە خوێندنەوەیە کارەساتێکی زۆری لێکەوێتەوە من ویستم باسی ئەوش بکەم بەڵام دەرفەت نەبوو ئەو میلەتەی کە خوێنەرە لەگەڵ ئەو میلەتی کە ناخوێنێتەوە ئەرزوو ئاسمانیان فەرقە بەڵام ترسەکە لێرە لەکوێیە ترسەکە لێرە ئەوەیە کە دەسەڵات و حکوومەت خۆی ڕێگیری بکالەوەی کە خەڵک بخوێنێتەوە کارەساتەکە لێرەیە سپاس دەکەم سپاس بە ئەو دەرفەتە زۆر سپاس بۆ مامۆستا یوسف هەڵگری بڕوانان ماستەر لە بواری ئەدەبیاتە سپاس بۆ ئەوش کە تاکو سەبینێرمان بوو نازیزان تا بەرنامێکی تری ڕۆژین هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ.